شەڕ بە دژی دەوڵەتی ئیسلامی و تاوتوێکردنی ڕێگاکانی سەقامگیرکردنی عێراق و سووریا تەوەری یەکەم کۆنفرانسی سەرەکیە وەزیری دەرەوەی ئەمریکا تێلەرسن لە واشنتن میواندارەتی دەکات. وتەبێژی کاتی مارک تۆنەر دەڵێت هاوپەیمانێتی پێشوەچوونی بەرچاوی هەبووە بەڵام هێشتا کاری زۆر ماوە بکرێت. پێشەموو شتێک هەڵێکە بۆ بەڕێوەبەرێتی نوێ لە هەڵسەنگاندنی ئاخۆی ئێمە لە کوێدان و چێماندەوی بکەین بۆ پێشوەچوون. من پشتڕاستی بۆ چوونەکانی وەزیری دەرەوە دەکەم و لەو بڕواایەدام ئەو بە ڕێباز و دێدوبۆچوونێکی نوێوە دیێت وەڕگایەکی نوێ لە چوونەتی شکستدانی دەوڵەتی ئیسلامی. ئەم کۆبوونەوەیە دەرفەتێکە بۆ تێلەرسن ڕاستەوخۆ لەگەڵ هاوپەیمانانی ئەمریکا بکەوێتە گفتوگۆ بە قسەی مایکل ئۆهانلن. ئەگەر بیرۆکەی ڕێبازی نوێ هەبێت ئەوە باشتر، بەڵام ئەوە پێویست نییە و هەروەها ئەوە بۆ یەکەم دانیشتن پێویست ناکات، چونکە پێویستە خەڵکان یەکتری بناسن. بە دڵنیاییەوە ڕێکس تێلەرسن و دۆناڵد ترامپ ئەو کەسانە نین کە لە نێو بازنەی سیاسەتی دەرەوە و ئاسایشی نیشتیمانیدا بەباشی ناسرا بن. ئۆهانلن دەژڵێت لە کۆبوونەوەکەدا باسی گرفت و کۆسپی زۆر دەکرێن. ئەگەر ئەوان تورکیا بن ئەوە بە میلیۆنەها پەنابەریان لەسەر خاکیان هەیە و هەروەها کۆتایی جەنگی سووریاش لە ئاسۆدا بەدی ناکرێت. وڵاتانی ئەوروپایی هێشتا هەر مەترسیان هەیە لەوەی شەڕکەرانی داعش بگەڕێنەوە وڵاتانی خۆیان، بە تایبەت ئەوانەی لە وڵاتانی خۆیانەوە ڕوو لە گۆڕەپانەکانی شەڕ دەکەن و دواتر دەگەڕێنەوە وڵاتانیان و هەوڵی هەڵمەتی کاری تێرۆریستی دەدەن. سەرۆک ترامپ وەختی خۆی ڕەخنەی لاسەرۆکی پێشوو بەراک ئۆباما دەگرت سەبارەت بەوەی بە شەڕی لاوازی بە دژی ملیتانی دەوڵەتی ئیسلامی ناوی دەبرد. بۆیە شیکەرەوان لەوە دەڕوانن ئایا بەڕێوەبەراتی نوێ ڕێبازەکی نوێ دەگریتە بەر لە کاتێک وەک چاوەڕوان دەکرێت سەنجی شەڕەکە بگۆڕدرێت بەرەو ڕەقە کە داعش بە پایتەختی خۆی ڕاگەیاندووە.